قسە و باسی گفتوگویە لەبارەی سێمین پێشانگای تایبەتی مامۆستا ڕێزان عومار ڕەزا کە بە ڕێزیانم ئێوارەی لە ستودیۆی کورسات مەگەزین میوانی ئێمە وەڵامی گفتوگۆ و پرسیارەکانمان دەداتەوە. سڵاو لێبێ مامۆستا ڕێزان، زۆر بەخێر بێ. زۆر سپاستانەکەم. بەخێر بێ سەرچاوان. پێم خۆشە سەرەتای گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەین. هونەری پیکەرسازی هونەرێکی تا ڕادەیەک قورس و ئاڵۆزە. چۆن بوو تۆ بڕیاردا بچیتە نێوەم بوارەوە؟ پێشێکی سوپاسی ئەم میواندارەتانەکەم. پێشێکی هەروە ئەمێ بڵێم سپاسی سپۆنسەرەکەم بکەم کە لاین پرۆدەکشنە یارمەتیام توانمەم پێشانگایە بکەمەوە. هەروە سپاسی ئەو برایانەمەکەم کە هونەرمەندان کامەران عومەر، هەروەها بەرهەم تەیب، ئەروە ئاکۆ غەریب کە هاوکاریان کردم توانیم پێشانگای سێهەم بکەمەوە. زۆر باشە. پرسیارەکەشت من دەرچووی پەیمانگای هونەر جوانەکانم بەشی پیکەرسازی هەر خوریای پەیکارم بووم کە لە کوردستان و پەشداریم لە چەندین پێشانگای هاوکاری لەگەڵ هونەرمەندانە کردووە و هاوبەشک بووە. بەڵام خۆشبەختانەوە سێ جارە پێشانگای تایبەتی خۆمەکەمەوە کە هەمووی ئیشی دارن. زۆر باشە. بە بەسێکم پێشانگای سێمین پێشانگای تایبەتی خۆت بکەینەوە. لە ئەمڕۆوە پێم وابێ دەستی پێکردۆ پێشنگاکە تا چەند ڕۆژ بەردەوامە؟ تا بەیانی و دوو بەیانیش. زۆر باشە. ناوڕۆکی پێشنگاکە خۆی لە چیا بینێتەوە؟ من زیاتر تەرکیزم خۆتە سەر ئیشی بڵێن فکری ئازاد. بەڵێ. یعنی پێشانگاکەم دانەڕشتۆ لەسەر یەک بیرۆکە. زیاتر ئەچمە ناو دارستانەکانەوە، عاشقی دارستانم، عاشقی ژینگەم. ئەو دارانە دۆزمەوە کە کەوتون من کۆیانەکەم و جاریکە زیینیانەکەم و ئیشیان تیاکەم. ئەو ماتریاڵانەی کە بەکارێنی هەر ئەو دارانەیە یان مادەی تری تێکەڵەکەی؟ نا لەوانێ دوایی تۆزێڕۆنی لێ بم یا واڕنیشی ماتی لێ بم بۆ ئەوی بمێنێتەوە دارەکە خۆی بگرێ بۆ چەند ساڵێکی کە لە ماڵێکە لە پێشانگایەکە لە شوێنێکە. جیازین پێشنگایانە چێ لەگەڵ ئەو پێشنگایانی کە پێشتر کردویتەوە؟ ئەوانیش ناوڕۆکەکان بابەتی هەمە جۆر بۆیان جیاوازە لەم پێشنگای ئێستا؟ ئەمەیان زیاتر ئیشەکان گەورەترن، زۆر قەبارەیان گەورەترە. هەروە ئیشی بەردیتیایە، ئەمە یەکەم جارم ئیشی بەرد بکەم و چەند پۆستەرێکم هێناوە جەنابەت ببینی لە بەردەمتا. خۆشە بێر هاوکارانیشم بتوانن ئەمەیان ئیشی بەردە. بەڵێ ئەو بەردەم لە سیتەک دەستکەوت لێرە. ئەمە ئیشی دارە لە شێوەی مۆسیقایەکایە. ئەوانش ئیشی زیاتر ئیشی دەموچاوەکەم و فەیسی وردەکارەکانی دەموچاو. زۆر باشە. ئەمانش ئەگەر بۆمان باسکەی بە هاوکارانیشم بیگوازنەوە؟ ناڵم ئەو دارانن کە ئەکەون لە ناو دارستانەکانە من شکڵیان تیا بینمەوە و حەزەکەم ئیشیان تیا بکەم. بۆیە زیاتر ئیشەکان ناڵم ئیشی دارن و ئەمە زیینیان کە مۆجارێکی کەو پێشکەشی جەماوەریکەن. زۆر باشە. تا چەند سێرچ و بەدوادە چوونەکەی بۆی بتوانین لە وڵاتانی دنیاە چۆن کار لەسەر ئیشی پیکەرسازیە کرێت تۆش لێرە دووبارەیان بکەیتەوە یان هەر گرنگی بە بابەتە کولتوری کوردەواریەکانیت؟ من زیاتر ئیشەکان عالەمیشی تیا و ئیشی کوردیشی تیا. مەسەڵەن ئێستا دەموچاوانە تعبیر لە بڵێن لە وێرانەیەکەکە لە ڕاکردنێکەکە یا لە هاوارێکەکە. مەسەڵەن ئیش بەشداریان کردو لە نێو پێشنگاکە؟ ئەم جارە 12 ئیشە ناڵم سیانی بەردە ماباقی ئیشی دارە بەس دارەکان ئەم جارە ئیشیان زۆر گەورە. مەسەن هەیە مەترە هەیە مەترونیوە. زۆر باشە. لەکوێ پێشنگاکە بارێ واچە بۆ یەگەر کەسێکی ویستی سەردانتان بکە لێرەوە لە ئەم نەسوورەکە؟ ناڵم بە سوپاسەوە کاگاکۆ بە بەلاش قاعەکە یاینەتێ و بە هەموو خزمەتێکەوە سپاس. ئەی ئەمڕۆ پێشنگاکە کە بەڕێوە چوو تا چەند ڕێنمایە تەندروستیەکانتان جێبەجێ کرد و ئەو کەسانی کە سەردانیانەکردن کێ بوون؟ وەڵای زیاتر هونەرمەندان بوون و هەروەها ڕەفیق و برادرانی خۆمان و جەماوەریشی تیا بوو، خەڵکی بێگانەشی تیا بوو. بەڵام ڕێنمایەکان زۆر کەس تەطبیقی کرد و زۆر کەسیش تەطبیقی نەکرد بوو، جیاواز بوو. ڕاستە لە کەسێکەوە بۆ کەسێک تێگەڕێ ئیشەکان پێشکەشی هیچ کەسێکەکەی وەکو دیارە گەرداوی بکات؟ وڵی سارم لەسەر نووسیوە ئتر بزانم چۆنە بێ. ئەی ئەگەر هونەری پیکەرسازی لە کوردستان باس بکەین ئەتوانێت ببێتە سەرچاوەیەکی بژێوی بۆ خەڵک ئەوانەی کە لە بواری هونەری کارەکان و ئەم پیشیان هەیە یان هەر حەز و خولیایەکە؟ وڵی زیاتر هەستەکەم حەز و خولیایە چکە من کێسا هاتمەوە ئیشم کردوتەوە هونەرمەندان و برادرانی خۆم کە هاتوونەتەوە وڵێن بۆ چێت کردوتەوە چێ ڕێزت لێنێ چێ هاوکاری کردی چێ پاڵپشتی کردی. من لاین پرۆدەکشن نەبووە کەس ئاوڕی لێ نەیەمەوە. ئێستا سێدەیەکم لەبەر دەستە لە 2002 کەس نەیتوانی ئاوڕێکم لێ باتەوە بتوان وەک مەجای گۆرانەکەش ئیشکەم و
دووبارە بێمەوە ساحەکە یعنی بەڕاستی یارمەتی هونەرمەندان زۆر کەمە یارمەتی دەستگیریان زۆر کەمە کەواتەگەر هونەرمەندانیش دەستگیرێکیان نەبێ ناتوان بەردەوام یعنی بەردەوامی کەمە بێتەوە سا من ئەم جارە زۆر هیلاکم خۆم و هاوسەرەکەم بە هەموو شتەکان هەستاوین ڕاکەڕاکمان بووە مەستەب پەیاکە ڕاکەڕاکم بووە موزیک پەیاکەم شوێنی ئیسراحەتەکەی خۆم پەیاکەم تر بەڕاستی باشە سەرکەوتو بێگومان هەر کارێکی هونەری پێویستی بە ماندووبوونێکی زۆر هەیە ئەگەر کارێکی داهات من خۆشەویستیم بۆ ئیشی هونەرەکەم نەبێ ئامادەنی ماوە ینی بەردەوام بم زۆر 4 ساڵی کەم دیش پەشیمان بمەوە جای دەست بکەومەوە ئیش ئیشەڵار بەردەوامە بی لە کارەکان ئەگەر کاری داهاتوت هەبێ لە پلان و بەرنامەتە هەیە ئەم جارە ناوڕۆکی ئیشەکانت چۆن بن ئەم جارە ناڵم جارە با ئیسراحەتێکی دوور و درێژی بۆ بکەم اینجا بیریەکەمەوە یاخوار سەرکەوتوو بێ ئەمڕۆ ماندوومان کردی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان زۆر سپاس بۆ ئێوە بۆ تەلەڤیزیۆنەکەتان و زۆر سپاس بەخێر بێ سەرچاوان